شۆڕشی ژن لە هەر کۆمەلگایەکدا ئاوێنەیەکی ڕاستەقینەیە کە ڕاستی ئەو کۆمەلگایە و ڕەوت و شێوەی ژیان و بیرکردنەوە و ئاستی هۆشیاری تێدا ڕنگ دەداتەوە. ژنی کورد بە درێژایی مێژوو لە کۆمەلگای کوردیدا هەوڵی داوە ڕۆڵ و پێگەی هەبێت و لە هەموو قۆناغە سەختەکانی ژیانیشدا تێکۆشاون بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا، بۆ ڕۆشنبیری، بۆ پەروەردە، بۆ کەلتور، بۆ سەرکەوتنی شۆڕشەیەک لە دوایەکەکانی کورد. لە هەموو وێزگەکانیشدا هاوشانی پیاوان توانیویانە کە هاوکار و پاڵپش بن. لە نمونەی ئەو ژنانشمان زۆرە کە وەگەوەی کە لە مێژوودا هاتووە. بۆ نمونە ئێمە عادلە خانممان هەیە، حەبسەخای نەقیبمان هەیە، چەندان ژنی دیکەشمان هەیە. هەر بۆیە ئەمڕۆ ئێمە بە گرنگی ێزانین لەگەڵ ئەو شۆڕشە بەردەوامی ژناندا کە تا ئێستا بەردەوامی هەیە بەڵام لە فۆرم و شێوازە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەمانەوەی گفتوگۆ بکەین لەگەڵ خاتونێک کە لێرە لە ستۆدیۆ میوانمانە. ئەمانەوەی گفتوگۆ لەسەر ڕۆڵی ژنان بکەین لە نێو کۆمەلگای کوردیدا. با بزانین ژنان ئەو ڕێگریانە چیە کە دێنە بەردەمیان، یاخود زۆر جار ئێمە باز لە توندوتیژی بەرامبەر ژنانەکەین. ئاخۆ توندوتیژەکان چییە بۆ ژنان و لەکوێ ئەم توندوتیژانە بەرامبەر ژنان دەکرێت. ئێمەی ژنان کە دایکین ئەتوانین چی بکەین لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە، لە ڕووی ئینتیما و خۆشەویستیەوە بۆی کەنەوەکانمانی پێپەروەردە بکەین بۆ داهاتوو. کەواتە لەگەڵم بن خاتونێک لێرە میوانمانەوە دەڕۆمەلای بۆی گفتوگۆی لەگەڵدا بکەم. پێم خۆشە کە ئێوەش بینەرمان بن. خاتوو ئەڤین عەزیز لێکۆڵەری یاسای توندوتیژی لە پەیوەندیە نزیکەکاندا هەروەها کردارناس. خاتوو ئەڤین بەخێر بێ. سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. هەڵبەت ئێمە پێمان خۆشەوە بە دەرفەتی ێزانین هەر خاتونێک هەر خانمێک جاچ لە ناوەوەی کوردستان بێ یان ئەوانەی کە لە دەرەوەی کوردستان دێنەوانێ ئەزمونێکیان هەبێ لە یەکێک لە وێزگەکاندا کار بکەن. پێمان خۆشە گفتوگۆیان لەگەڵ بکەین بۆی لانی کەم بتوانین سوود و ئیسفادە بگەرین هەم بە ژنان و هەم بە کۆمەلگای کوردی. بەڕێزیشتان لە وڵاتی سویدن گەڕاونەتەوانێ. جا پێم خۆشە بە کورتی خۆتمان پێ بناسیێنی و دواتر دەستەکەین بە گفتوگۆکان. زۆر سپاس. من ناوم ئەڤین عەزیزە، لە 2001 لە سوید دەژیم. اختصاصم هەیە لە جەندەر، دوایی کردارناسی ماستەریشم هەیە لە پەروەردە و فێربوونان لەوێ. 7 ساڵ لە بەشی چارەسەرسازی نەخۆشی دەروونەکان ئیشم کردووە، 2 ساڵ لە بەشی یاسای یارمەتی کۆمەڵایەتیەکان کارم کردووە. ئێستاش لێکۆڵەری یاساییم لە توندوتیژی لە پەیوەندیە نزیکەکانە. دەسەکانە خۆش بێت کەواتە لە زۆر وێزگەی باشە کارت کردووە ئەڤین خان. پێم خۆشە با بۆ دەست پێ بکەین لەناو کۆمەلگای کوردیدا ئێمە دەبینین باسی ئەوەمان کرد کە شۆڕشەکانی ژن هێشتا بەردەوامی هەیە بەڵام لە فۆرم و شێوازە گۆڕانکاریان بەسەر هاتووە. لەم ساڵانەی دواییدا بەهۆی ئەو بەرەو پێشچوونە و کرانەوەی جیهان بەڕووی تەکنەلۆژیایە بینی توندوتیژی و فشارەکان زیاتر بوون. ئەمە بەرامبەر ژنان بە شێوەیەکی گشتی بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕەنگە ڕێژەکە زیاتر بێت و ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین. لەگەڵ ئەو توندوتیژی و ڕێگریانە کە هەیە پێم خۆشە بزانم ڕۆڵی ژنان خۆیان و ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی تایبەتمەند بە ژنانمان هەیە چۆن هەڵەسەنگێنی. بۆ ئەوەی وەڵامت بەمەوە سەبارەت بەوەی بەشداری ژن بە درێژایی مێژوو لەگەڵ ئەوەی لە پراکتیکە لە واقع ئێمە چی ئەچنینەوانەیە من ئیشکالێک بینم. ئەو ئیشکالەیە لە ڕاستیە ژنی کورد هەتا ئێستا لە کۆمەلگەی کوردیان نەیتوانیوە کێشەی خۆی فۆرمولێرا بکە. ژنی ئەوروپی ئەمەی کردووە لە شۆڕشی فەڕەنساوە، توانیوێتی لە ناو کۆمەلگایەکە کە ئێمەی تایە ئەژین کۆمەلگایەکی پیا و سالاریە. مەبەستمان شەخصی خودی پیاو نییە بەڵام سیستمێک هەیە لە یاسایە، لە سیاسەتە، لە پەروەردەیە، لە دابوونەری تا کۆمەڵی یاسای نووسرا و نەنووسراومان هەیە. بۆ گۆڕینی ئەمە پێویستمان بە بیر و ئایدیای فێمینیزمە. فێمینیزم بەو مانایەی ئێمە چۆن بۆ نمونە کە باس لە ئایدۆلۆژیای کۆمۆنیسمەکەین ئەمانەوەی چینی کریەکار بۆ نمونە لە کۆمەلگایە سەردەست بێ، ئەمانوێت سەرمایەدار لە بین بەرین. بە هەمان شێوەش بیر و ئایدۆلۆژیای فێمینیزم دەسەڵاتی پیاوسارەی لە خودی کۆمەلگایە لە بینەبە. سەرەتای دەستپێکی ئەو ئایدۆلۆژیای ئەوەیە کە ژنان لە کۆمەلگایە ژێردەستەی پیاوانن. ئێمە چی بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو معادلەی دەسەڵاتە بگۆڕین بۆ یەکسانی بە سیاسە دەتوانین بکەین. هەتا ئێستا کێشەی ژن لە خودی کۆمەلگایە کێشەیەکی سیاسی نییە. سەرنج بدە ئێمە کاتێکە باز لە کێشەی چینەکەین، چین ئەبێتە مەسەلەیەکی سیاسی لەبەرەوەی پیا و خۆی بەشێکە لە چین لە ناو خودی کۆمەلگایە کە باسی لە مەسەلەی نەتەوایەتیەکەین، نەتخۆنەلیسمەکەین. پیاو ئەبێ بە بەشێک لەو معادلێ. ئێمە نامانوێت نەتەوەی ژێردەستە هەبێ، بەڵام کە کاتێ باز لە
دابشکردنی دەسەڵات دەکەین بە پێی ڕێگەز لە نێوان ژن و پیاوە نابێتە مەسەلێکی سیاسی لە بەروی کۆمەڵگەی پیا و سەلاری بربەست دروست دەکا لە خودی کۆمەڵگەی کوردی ئێمە ژنی ئێمە تا ئێستا بەو ئاستە هۆشیاریە نەگەیشتووە کە کۆنترۆڵ و دیسپلینی ژن لە خودی کۆمەڵگای بکاتە کێشە. من زۆر پێم خۆشە خات و ئەڤین لەگەڵ بەڕێستا چونکە زۆر باسمان لە کێشە و دەردەسەری و ڕێگرەکانی بەردەم ژنان کردو جا ئەمڕۆ پێم خۆشە لەو چەند دقەی کە هەمانە زیاتر باس لە ڕێگە چارەکان بکەین وە چی بکەین لە هەموو ئەو ڕوانی کە باسم کرد و ئاماژەم پێکرد با بزانم ئەمەی کە ئەم قسانە یاخود ئەم ڕخنانە کە ڕاستە و خۆ ئاراستەی ژنانیەکەی ژنان ئەبێت چی بکەن بۆ ئەوەی جارێ ئەم قسەی لەسەر خۆیان لا بدەن و بۆی بە کۆمەلگا بڵێن کە ئێمە هەین ئێمە ئەمەمان ئەوێت. لە ڕاستیە من ئیشکالی گەوری ئێمە ئیشکالی هۆشیاریە لە ئێمە حتا ڕێکخراو هەیە لێرە بەڵام لە ئاستێکی پراکتیکی سادەیە لە ئەوروپا ئەوەی تیۆرە ئەوەی بیر و هۆشیاری و سیاسەتە تەواوکەری پراکتیک بەبێ ئەم بیر و هۆشیاریە نابێ ئێمە با لە بری 100 ڕێکخراو 200,000 هەبێ بەڵام کە بیر و هۆشیاری لەگەڵا نەبوو هیچ معادلەیەک لە ئەرزی واقعی ژیانی ڕۆژانی ژنانە ناگۆڕێ ئێمە ئەزمونمان هەیە ئەو ماوەی 30 ساڵە ڕێکخراوی ژن هەن بەڵام چی لە مەسەلەی ژن گۆڕاوە لە ناخۆدی ئەم کۆمەڵگایە پێ جوانیە مەسەلەی ژنان یاخود بابەت کاری کە پێیوەست بە ژنانەوەن هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتبێت هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆ بینی بێ من پێم وایە بەشی پراکتیکی هەیە وەی کە شەڵتەر و ئەو جۆرەشتە بەڵام من پێم وایە نییە ژن بەشێکە لە معادلی سیاسی وڵاتەر کە ئەساسەن کێشەی ژن کێشەیەکی سیاسیە ئەم کێشە سیاسیە ژنان بۆ خۆیان ئەبێ ئەو معادلەیە بگۆڕن یاخود دەبێت دەسەڵاتی سیاسیش دەستێکی باڵای هەبێت بۆی کە ژنان بێنێتە پێشێ و ئەم باڵانسە ئەم جێندەرە ڕێک بکاتەوانێت لە پرسە سیاسەکاندا. سیمۆن دیڤارەڵێ بە درێژایی مێژی بەشەریەت پیاوان مافێکیان بە ژنان نەداوە جگەر لەوەی ژنان خۆیانە بێ ئەو مافە بخۆیان وەربگرن. من پێم وایە ئەوەی ئەمڕۆ یعنی ژنی کوردی لە ناو ئەم سیستەمەیە پیاوانی بوون بەڕێوابە لە ئەساسە ژنی کوردی بەشێک نییە لە چارەسەری کێشەی خۆی لە خۆی کۆمەڵگایە جگەر لەوەی بەدیوێ لە دیوەکانە پیاوسەلاری بەرهەمەهێنێتەوە پیاوسەلاری با پێ بڵم هەم پیاویش دەکاتە قوربانی لە ناو خۆی کۆمەڵگایە هەم ژنیش بەتەنیا ژنتیایە قوربانی نییە. تۆ مەبەستت ئەوەیە ئەڤین خان چونکە ئێستا من دڵنیام ئەم بەرنامەی ئێمە کە داوەزێت کۆمەڵێک لە ژنە بەڕێزەکان ڕەنگە سەیری بکەن کۆمەڵێک لەو ژنە بەڕێزانەی کە لە نێو ڕێکخراوەکاندا ئیشەکەن چونکە من لە نزیکەوە بەشێکیان ئەناسم ڕاستە قسەکەی بەڕێزت بۆ بەشێکی زۆری تەواوە بەڵام بەشێکی زۆریان زۆر ماندوونە ناسانە کارەکەن جا ئیتی تا چەند جێدەستیان دیار بۆ چیان کردووە ئەوە جێ هێڵین بۆ خۆیان چکە ناکرێت ئێمە لێرەوە بڕیار بدەین بەڵام تۆ پێت وایە کە ژنان بۆ خۆیان چکە زۆر قسە لەسەر ئەمەیانەکرێ حەزەکەم بۆ شێوێ بپرسمەوە ژنان بۆ خۆیان نازانن چیانەوێت بۆیە کێشەکانیان تا بێ قوڵترە بێتەوانێ یاخود ئەوە ژنە ڕێگە بە خۆی نادا هاوتا بێت یەکسان بێت لەگەڵ پیاواندا لە نێو کۆمەڵگایە ئەزانی من پێم وانێ ژنی کورتوانی بێتی کێشەی ژنی کورد لە خودی کۆمەلگا فۆرمولێرا بکە دروستی بکە تۆ تا نەتوانی کێشە دروست بکەی ناتوانی چارەسەریشی بکەی کێشەی ژنی لە ناو خودی کۆمەلگەی کوردیە ئێمە کۆمەلگەیەکین پیا سەردەستەیە لە هەر بوارێک لە بوارەکانە بەشداری ژن کەمە لە هەر بوارێک لە بوارەکانە پەروەردەمان هەیە مەسەلەی جیاوازی ڕەگەزی بەردەوام بەرهەمەهێنێتەوانێ لەبەر ئەوە من شەڵتەر هەیە کاری پراکتیکی هەیە باشە بەڵام تیۆری و عەقڵ شتێکی ترە تۆ هەتا ئێستا ژنی کوردی نەیتوانیوە ئەنالیزی ئەم کۆمەلگا فاڵۆسەنتەریستی پیاوان بکە لە نێو قسەکاندا زۆر ئاماژە بە خاڵێکەگەی ئەویش پەروەردەیە ئێمەی ژنان بیرمان نەچێت کە دایکین باشە هاوسەرین هاوژینین لەگەڵ ئەودا پێمان دەوترێن نیوەی کۆمەلگا با بینە سەر خودی خۆمان هەر ئەوەی کە بەڕێستان ئاراستەی ژنان خۆیان یەکەین ئێمەی ژنان دەبێت چی بکەین چۆن نەوەکانمان کچ و کوڕەکانمان بە هاوسەنگی بە یەکسانی پەروەردە بکەین لە نێو کۆمەلگادا بۆ زۆر شت چونکە ئێمە تەنها کێشەی ژن با لە ژنە خۆی کۆ نەکەینەوانێ ئێمە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەم باسی هەرێمی کوردستانەکەم ئێمە کێشەی خاکمان هەیە کێشەی نەتەوەمان هەیە کێشەی زمانمان هەیە کێشەی کلتورمان هەیە دنیای کێشە کە بەرۆکی کردووی ئێمە وەکو دایک وەکو ژن دەتوانین چ ڕۆڵێک ببینین لە پەروەردەکردنی نەوەکانمانە بۆ داهاتوو بۆی بتوانین هەموو ئەم کێشانەمان لانی کەم هێواش کەم بکرێتەوانێ من پێم وایە مەسەلەی نەتەوەی جیاوازە لە مەسەلەی
لە مەسەلەی کێشەی ژن لەناو خودی پێدوانی کۆمەڵگەی درێدراوی کوردیە یەکتر بن یعنی ژندا بڕاوە لە نەتەوە من ژن و پیاوی کورد وەکو یەکە چەوسێتەوە وەکو نەتەوەی کورد بەڵام پیاوی کورد ژنی کووردە چەوسێنێتەوە ئەمە جیاوازیە گەورەکە ئێمە لێرە کۆمەڵی یاسا و ڕێسامان هەیە مەبەستم لە خودی پیاو نییە وەک شەخص مەبەستم لەو سیستەمە ستروکتورە کۆمەڵایەتێک ئێمە لێرە هەمانە دوای تۆ باسی دایکەکەی من دایک قوربانیم سیستەمی ئەم کۆمەلگا دایک لە ناوم کۆمەلگا ئایا هەمان یاسا هەمان سیاست هەمان کللتور هەمان عادەت هەمان تەقالید دایک لە مەریخەوە نەهاتۆ بۆ ئێرە پەروەردەی خودیم کۆمەلگا من پێم وایە هێندەی ژنی کورد خۆی ئەچەوسێنێتەوە پێم وانە پیاوی کوردی هێندە وەکو شەخص بیچەوسێنێتەوە ئەوەی ژنی کووردە دوای عادەت و تەقالید و چوزان و کۆمەڵە شتی دیکە کە لەم کۆمەلگاکە مناڵەکەی پێپەروەردەکە هەر ژنی کووردە کوڕ و کچەکەی خۆی فێری جیاوازیەکە مەبەستم تێکەڵیەک ئێمە ناتوانین ئەم دیدە بگۆڕین ئەڤین خان ئەوە دەسەڵاتە ئەو بەرنامەی گەورەی ئەوێ ئەوە تۆ ئێمە من لە ناو دەستگایکە ئیشەکەم لە توڵ لە 2012ەوە کە چەندین دەستگام کردووە ڕەنگە تا ئێستا 4 جار ئێمە ئەو دەستگایانەمان ڕێک خستۆتەوە بەشمان هەبووە دامان خستۆ بەشمان هەبووە کە وەڵام دەرەوەی داخوازی هاوڵاتیانە کردومانەتەوە دەستگای ئێرە دەستگایەکی چەسپاوە ئیش لەسەر یعنی تازەکردنەوە ناکە لەوەی لەوان باسی تەکنیک و تەکنۆلۆژیات کردووە ئەم دەستگایانی ئێستای ئەمڕۆی ئێمە پێویستی بەوە هەیە بەڕاستی ڕێک بخرێتەوە کە وەڵام دەرەوەی ئەو پێداویستیانی خەڵکی بێ کە ئێمە لە دەرەوە هەمانە زۆر باشە ئەڤین خان پێم خۆشە کەمێک باسی ئەو دەستگایانەی خۆتمان بۆ بکەی لە وڵاتی سوید کە بۆ خۆمان نەزانین کە وڵاتێکی پێشکەوتووە بە تەواوی هەموو مافەکانەوە باوەڕی بە مرۆڤ بوون هەیە باشە هەرچەند ئەمیش بەدەرنیە لە تونند و تیژی هەندێک کات کە بەرجۆمانەکەوێت بەرامبەر هەم ژن و هەم پیاوەکان پێم خۆشە ئەو ئەزمونە بزانین چۆنە لەوێ ئەو دەستگایانە چۆن ئیشەکەن چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکانی تونند و تیژیاکەن بزانین چۆن وەچی بکەین بۆ ئەوەی لە ڕێگەی کەسانی وەکو بەڕێستانەوە کە لە وڵاتانی دەرەوە کارەکەن ئەو ئەزمونانە بێنینە ناو هەرێمی کوردستان و سوودی لێ ببینین من پێم وایە لێرە وەکو لە ڕووی مادی و حکوومەتی ئێمە ئیمکانی ئەوەی هەیە بەڕاستی وەڵام دەرەوەی خواستی هاوڵاتیان بێت بەڵام من پێم وایە لە ڕاستیە ئەو ئیمکانەتانە باش ڕێک نەخراوە من لە دەستگایەکە ئیشەکەم بەشەکانمان جیا کردێتەوە بەشی ئیدمانمان جیا کردێتەوە بەشی قمارمان جیا کردێتەوە بەشی دەرونیمان جیا کردێتەوە ئەمە بۆ ژن و پیاویان تەنها بۆ ژنە ئێمە باسی هاوڵاتیەکەین بەبێ ڕەگەز باسی مناڵەکەین بەبێ ڕەگەز باسی گەنجانەکەین بەبێ ڕەگەز ئەو بەشانەمان جیا کردێتەوە بۆ نمونە گردایک و باوکێک شایانی ئەوە نەبن یا مشکلەیەکیان هەبێ ئێمە مناڵەکانیان لێسەنین لەبەرەوەی ئەولەویەت بە مناڵە لە ئەوێ نابێت لە هیچ جۆرە وەزعێکی سەخت بەدیوێ لە دیوەکانە بژێت من لەم وایە لەم کۆمەڵگەی ئێمە بەدیوە لە دیوەکانە ئەتوانرێ ئەو ئیمکانەتانە ڕێک بخرێ بە حکمی ئەوەی کە ئێمە هەر بۆ هەر یارمەتێکی کۆمەڵاتی یاسایەکمان هەیە لە یەک کرۆنۆ بیگرە هەتا یارمەتی معنەوی نەفسی چوزانم ئیدمان هەر شتێکی تر بەپێی ئەم یاسایە بڕیاری ئەوە ئەدەین کە فڵانی کوڕی فڵان ئەم یارمەتی بدرێ بە مودەتی ئەوە بۆ چارەسەری ئەمە یعنی ئێمە دەرزیمان لێون نابێ هیچ شتێکمان لێون نابێ دواتر ئێمە سەرەوەی کە پێشنیارتان چییە بۆ ئیش و کارەکان لێرە بەڵام پێم خۆشە باسی ئەوەت لەگەڵا بکەم خات و ئەڤین ئێمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا من هەڵبەت وەکو ژنێک با ئەمە باس بکەم دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە زیاتر ئەوێت و بڕیاری داوە کە پاڵپشتێکی زیاتری ژنان بکات و بیرمان نەچێت لەم کابینەیەدا 4 لە ژنە باشەکان وەزیرن لە نێو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمانمان ژنە کە بۆ خۆی ئەمانە من بەدەستکەوتی ێزانم لە ڕاستیە با هەندێک ئەگەر بینەران لێم قبول بکەن لە کاری میدیاکاری و پێشکەشکاریەکەم بچمە دەرەوە چکە بابەتی ژنە هەڵبەت پەیوەستە بە خۆشمەوە من دەبێت لە خۆمەوە دەست پێ بکەم ینی ئەمانە بەلای منەوە وەک ژنێک جێگای بایەخە و جێگای دەستخۆشیە و لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت ئەم ساڵ هەمووان پێکەوە هاتوونەتە سەرخەت بوو ئەوەی یاساکان ڕێک بخرێنەوە بەرامبەر ئەو تون و تیژانەی کە بەرامبەر ژنانەکرێت یاسای تون دەربکرێت لە بەرامبەر ئەو پیاوانەدا کە هەموو ئەو جۆرە دەست درێژانی ئەکرێتە سەر ژنان پێم خۆشە بزانم ئەمانە لای تۆ خوێندنەوەیان چییە ئەم کارانە بە هەنگاوی باش هەڵە سەنگێنیت یاخود نەخێرش لای پێویستیمان بە هەنگاوی زیاترە من پێم وایە ئەوەی ئەم ڕۆژنی کوردی لە کۆمەڵگەی کوردیەی کە دژایەتێکی دروست کردووە لە نێوان ئەوەی لە نێوان
پیا و ژنە ژن دروستی کردووە بەڵێ لەبەر لە ئەوە وڵاتی سویدی ئەزانی بۆچی بۆچیەوەکانت بۆ ناوخۆ لەسەر ژناڵی ژن بۆشە ئەمە ڕوونکەیت زۆر بۆ ڕوونەکەمەوە لەبەر ئەوەی هەتا ئێستا لە خودی کۆمەڵگەی کوردیە ژنی کوردی نەیتوانیوە ئەنەلایز شیکاری ئەوە بکات کە پیا و چۆن و بۆچی تونند و تێژی بەکارێنێ بەرامبەر بە ژن زمانی ژنی کوردی هەتا ئێستا زمانێکی پاڕانەوەیە من پێم وایە بەشێک لە ئەدای ئەوەی کە ئینسان لە خودی کۆمەڵگایە بگۆڕێ ئەوەیە کە تۆ بۆچی بۆ واکەی و بۆچیش واکەی هۆکاری ئەم کردارەی تۆ چییە ئێمە هەتا ئێستا تیۆریمان نییە لە مەڕتوند و تیژی لە خودی کۆمەڵگەی کوردیا لە مەڕپیا و کە چۆن لە ژنەیە و بۆچیش لە ژنەیە ئایا دەرونیە پەیوەندی ئەوە بە کۆمەڵگایە تەسیری ئەوە تەسیری خودی کۆمەڵگایە لەسەر ئەو ئایا لایەنی پەروەردەیە ئێمە هیچ بەحسێکمان لەمانیانی واتە بەدوای دافعەکەیە بگەڕێ ئەکری تۆ نەزانی ئەگەر تۆ نەزانی پیا و بۆچی لە ژنەدا ناشتوانی چارەسەری کێشەکەی گەورەترین ئیشکالی ئێمە لە مەسەلەی ژن لە خۆدی ئەم کۆمەڵگایە ئەوەیە کە هێشتا ژنی کورد نازانێت کێشەکەی چیە ئەمە لە وڵاتی سوید چۆنە ئێمە زەڕەبینمان پێەیە زەڕەبی من کاتی لێکۆڵینەوەکەم لەگەڵ کەسێکە کە سەیری هەموو مێژووی ئەو کەساکەم بۆ نمونە چونکە حەسبی ئەو لێکۆڵینەوەی کە منەیکەم ئەمە بەڵگەیە کە بۆ ئەوەی محکەمە قەرار با لەسەر ئینسانە چەند تاوانبار یا چەند تاوانبار نییە مناڵی لێ سەنەیە مناڵی لێ ناسەندێ لەویایە من سەیرەکەم یەکەم جار خۆ پیاو ناچێت زلە لە ژن بە ئەبەدەن کاریوان ناکە لە یەکەم ڕۆژە یەکەم جار قسەیەکی پێڵێ دوێکا بە دوانێکا بەسییان بە پرۆسەیەکا تێپەڕێ لێدان ئاخرین خاڵ و حەدە لەوانەیە لە قۆناغی دەستگیرانیە هیچیش نەڵێ بڵێ و جلە لەبەر مەکە لە ڕاستیا من بە دڵم نییە مەسەلەی کۆنتڕۆڵ و دیسپلین لە پڕ ڕوونادا بەڵکو بە هەنگاو ڕوئەدا و هەتا ئێسێمە ژنی کوردی توانی ئەم شیکاریە بکە بە دیوە لە دیوەکانە با پێش و بڵێم ئەساسی دروست بوونی کێشەی ژن لە نێوان یعنی کێشەی ژن لە تەریخ ئەگەر ئێمە سەیریکەین بە هەمان شێوە دروست بووە قۆناغی دەستگیرانی ڕنگدانەوەی هەمان و قۆناغە سەرەتاییەیە داگیرکردنی ژن لەلایەن پیاوە بەسی قۆناغا تێپەڕێ یەک قۆناغی دایک سالاریە لەو سەردەمەیە کە نەسەب لەسەر دایک بووە پیا و نەیزانیوە دەوری چییە لە مناڵبوونا کاتێ پیاو زانی دەوری چییە لە مناڵبوونا چووکی خۆی کردە وەسیلەی چەوسانەوەی ژنان وەکو ئێمە چۆن پاشماوەی ئەو قۆناغی فالۆسەنتەریستە لەم کۆمەڵگا پیاوانەیە بینی هەڵبەتە ئەم بابەت و گفتوگویانە کاتی زۆر هەڵەگرێ و بەرنامەی زیاتر هەڵەگرێ بەڵام من کاتم کەمە سواس دەکەم با دوا پرسیار لێ بکەم و وەڵامی ئەوەی حکوومەتی شمبەرەوانە پێم خۆشە بزانم بۆی کە ئەو هەوڵ و کارانە و چکامەش خەباتی ژنانە بەڕاستی ئەمێ دوا پرسیار بۆ بکەم هەر بە پۆشاک و سەر و لاگیرەکەدا کە دەستخۆشیت لێ یەکەم شتێکی جوانە و هەڵوێستەکانی پێشوشت بۆمان دەرکەوتووە کە جەنابتان کەسێکی نەتەوەین لەو ماوەی پێشوایە بینیمان ئێمە زۆرێک لە هاوڵاتیان لە گەنجەکانمان ڕۆیان کردە دەرەوانێ لەسەر سنوورەکان گیریان خوارد زۆر جۆمان لەوا بوو کە هەستی نەتەوایەتی وها هەندێک بابەتی نەتەوایەتی هەیە کە لایەن چۆنەڵی خاڵی بوو بۆوانێ بەهۆی ئەوەی کە کۆچیان کردبوو پێم خۆشە وەکو ژنێک قسە چییە لەسەر ئەمە وەکو لە ڕووی نەتەوەیەوە وەڵامی ئەوەی کابینی نوێمیشم بیتەوە بە کورتی بەڵام هەردووکیان سواس دەکەم من ئینتیمام بۆ خەق و نیشتیمان و ئاڵا بە حیزبەوە نابەستم یعنی ئینتیمای من بۆ نەتەوەکەم لەسەر و هەر هەموو شتێکەوەیە من حیزب وەک وەسیلە بینم بۆ نوێنەرایەتی کردنی قەزیەی کوردی جا ئەو حیزبەی کە من ئەمڕۆ ئەیبینم من هەڵبژاردنەیەکەم لە نێوان باش و خراپ و خراپترینە یا خراپ و خراپتر و خراپترینە ئەکرێ ئەو حیزبەی ئەمڕۆ مقدساتی ئێمە بە دیوێ لە دیوەکانە نوێرایەتیەکە ئەی پارێزێ زۆر باش نەبێ بەڵام من یەکێکم لە ئەوانەی پێم وایە یعنی پاراستنی هەویەی نەتەوەی پاراستنی هەویە خۆمان من 21 ساڵە لە دەرەوە بەڵام من هەر ئێستاش من هەر وەکو کەسێکی کوردی لەویایەم بەڕاستی و من دڵنیاشم لەوەی ئەگەر من بڵێم سویدی وەکو هەر هەموو هاوکارە سویدیەکان ڕەنگەوە احترامم نەگرن لەبەرەوەی ئینسانێک
ئەگەر لە بنەڕەتی خۆی ینی بسڕێتەوانێ احترامی خۆی ناگرێت. هەڵوێستێکی جوانە. وەڵامی دووەم بە کورتی بۆ مەسەلەی هاتمە پێشەوەی ژنان. من پێم وایە ئەبێ زۆر شت ڕێک بخرێتەوە، بە تایبەتی وەزارەتێکی زۆر گەورەمان هەیە بە ناوی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی. ئیمکانیاتی مادیشی زۆرە. ئێمە پێم وانیە ئێمە کوردستان 20 میلیۆن کەس بێ، ئێمە هەمووی 5 میلیۆن کەسی. من پێم وایە و ئیمکانەتیانە ئەگەر بە شێوەیەکی باش یعنی دابش بکرێت تەنانەت ئەتوانی خەتی هەژاری لێرە نەهێڵینەوە بە دیوێ لە دیوەکانە، ئەتوانی زەمانێکی کۆمەڵایەتی دیاری بکەین. من لە ناو وڵاتێکم لە 100 کرۆن 26 کرۆنەیەم بە حکوومەت زەریبەی پێدەم، بەڵام خۆشحاڵم بەوەی کە من ڕۆژانە توندوتیژی لەسەر جادەکان نبینم. من زەمنێکە چاوم دابڕاوە لە توندوتیژی لەسەر جادەکان لەم وڵاتەیە خەڵک توندوتیژی کردوتە پرۆسێکی نۆرمالی ڕۆژانە، مناڵێکە لەسەر جادە پێڵە درۆکە بۆچی لەویایی بۆیەتە دەرێ، یا پیرێکە کە بەلایە تێپەڕێ هەر ناشی بینێ بلۆکێکە. من پێم وایە یعنی بەس من کە منی بینم یەکسەر بە دیاردەیەکی زەقی یەکەم شت کە بەریەکەوم ئەوەیە کە من نابێ مناڵ هاوتەمەنی کوڕەکانی من لەسەر جادەکان بن، کە نابێ پیرەکان من لەسەر جادە بینم، چونکە کاتە پێشنیاردەوەی ڕێکخستنەوەی کارەکان هەمووی کاتێک دەسەڵاتێک لە وڵاتێکە تۆ پێوانەی ئاستی ئینسانی بۆ بکەی ئەوەیە کە لەسەر جادەکان ئەو هێمای توندوتیژیە نەبینی، مناڵ و پیر نابێت لەسەر جادە بن. دەستخۆش هاتووە. سوپاس بۆ بەڕێز ئەڤین عەزیز لە کۆڵەری یاسای توندوتیژی لە پەیوەندی نزیکەکان هەروەها کردارناس. سوپاس دەکەین کە ئەمڕۆ بوویتە میوانمان، گفتوگۆیەکی کورتمان کرد لەسەر پرسەکانی ژنان. بینرانی ئازیز و خۆشەویستی کوردستان 24 بۆ هیوای توانی بێتمان گفتوگۆیەکی زانستیانە سوودبەخشانەمان کرد بێ بە هیوای ئاسوودەی و ئارامی و یەکسانی بۆ هەموو لایەکمان.